بێگومان ئەمڕۆژ کۆمەڵە تەوەرمان بۆ ئامادەکردوون یەکەم تەوەرمان باس پەیوەندی بە منداڵ و خێزانەوە هەیە و هەموو کاتوتومانە مناڵەکانمان ئازیزترین کەسن لە ناومانە بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک ئاگامان لە تەندروستێتی ئاگامان لە پەروەردەکردنیەتی ئاگامان لەوەیە کە مناڵە بە شێوازێ مامەڵە بکە مامەڵەیەکی تەندروست بێت چ لە ڕووی خێزانیەوە بێت چ لە ڕووی سیستەمی خوێندنەوە بێ ئەو هەمە هەنجێ دروست بکرێتەوەکو مناڵە لە قۆناغەکانی تری تەمەنیا بتوانێت کەسێکی سەرکەوتوو بێ و لەسەر پێەکانی خۆی بتوانێت مامەڵە بکات لەم نێوەندەیە ئەبینی ڕۆژانە بەرکەوتنی دایک و باوک لەگەڵ منداڵە هەیە زۆر جار گوێمان لێ بووڵێ دایکەکە مناڵەکەی زیاتر خۆشی و نازی پێەوە باوکەکە کەمتر یاخو بە پێچوان و باوکەکە زیاتر تا چەند بتوانین ئەم هاوسەنگی ڕابگرین ئێستا زانین کە دایکانی ژۆک و باوکەکان ئیشانەیە لە دەرەوە لەوانەیە مناڵەکان برن لە دایانگەیەک یاخو لە شوێنێکی تایبەت دایبنێن سکاژمێر 4-5 بچنەوە بە شوێنە ئەم مناڵەکە ڕاستەوخۆیە تۆ پێویستی بە سۆز و خۆشەویستی تۆ هەیە پێویستی بۆیە بەرکەوتنە هەبێ یاخو باوکەکە لە ماڵەوە نیە کە ئێوارانە گەڕێتەوە پێویستی بەوەیە کاتێک بابە مناڵەکەی تا بتوانێت ئەم مناڵە سۆسی باوکایەتی بەرگەوێ یاخو زۆر جار تون و تیژی بەرامبەر مناڵە جامەتێ لە بریەوەی کە مناڵ هەڵەتەگا مناڵ لە جیهانی خۆیان ئەوانەی کە جوانە کە شتە شکێنێ یاخود شتێکە کاکەنی زانانی و جاری کە نایکاتەوە بەڵام بێگومان ئێمە نابێ بکەینە سەر ئەوەی کەیتر لە مناڵەکە بێ بە زۆر بە ئازارێکی قورسی هەبێ یاخو باوکەکە بە شێوەیەک بیترسێنێ ئەم مناڵە هیچ کاتێک نەتوانێت لە ناو ماڵەکەیان سەربەست بێت یاخو ئازادیەکی تەواوی هەبێ ڕاستە سنوورداری کەی لە هەموو بابەتەکانە بەڵام بتانی سۆز و خۆشەویستی و دووربین لە تون و تیژی ئەمانە و کۆمەڵی بابەتی تر بتوانین ئەمڕۆ زیاتر گفتوگۆی لەسەرکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتوشیا و نەوڕۆڵی وەکو پرۆفیسۆری سەرمایی دەرونی خێزانی کە بەڕێز ئێستا لە ستۆدیۆ ئامادێ فەرموو خاتوشیا بانی باش بەخێر بێ زۆر بەخێر بێ سپاس محەممەد دەبوون فەرموو بانی باش خاتوشیا زۆر بەخێر بێ سپاس بۆ تۆ بابەتەکەمان ئەم جارە پەیوەستە بە منداڵەوە یعنی زیاتر تەرکیزمان لەسەر ئەوەیە کە منداڵ چۆن بتوانین ئێمە مامەڵەی لەگەڵاکەین پێکمانەوە بە پێی قۆناغەکانی جیاوازی هەیە بەڵام بە شێوازە گشتێکی ئەگەر جارێ باسیکی زۆر چاکە عادەتەن مناڵ ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی قەنەعاتێکمان هەیە لەبەرەوەی مناڵ بە قەبارە بچووکترە کەواتە لە هەموو شتەکانی ترە بچووکتر مامەڵی لەگەڵەکەین لەبەرەوەی قەبارەی بچووکترە مانای وانە ڕێز و شکۆی مرۆیی کەمترە لەبەرەوەی قەبارەی بچووکترە مانای وانە کە ئەتوانم بیشکێنمەوە ئەتوانم بیخەڵەتێنم ئەتوانم درۆی لەگەڵا بکەم بۆیە بەگشتی مامەڵەکردن لەگەڵ مناڵ ئەگەر بێت و لە چوارچێوەی ڕێز و احترامە بێت لە چارچێوەی ڕێز لێنان بێت لەو شکۆی مرۆڤبوونی کە هەیەی شێوازی مامەڵەکەمان لەگەڵ مناڵە لە هیلاکی لە ڕاکەڕاک لە زەحمەتی لە سەختی ئەگۆڕێ بە چێژ چونکە تۆ لەویایە کە ڕێز لە مناڵ ئەگری بەسیترین شت تۆ ئێمە هەر وەکو گەورەکان هەیکەلێک و باڵامان گەورەیە یعنی حساب کە تۆ کەسێک لە تۆ گەورەتر بێ دایم پێویستەکە ئاوا سەیریکەی مناڵ دایمەن ئاوا سەیری گەورەکانەکە هەر خۆی بەهۆی ئەم جیاوازیە لە قەیافەت و باڵامان هەستێکی بچووکی بۆ دروستە بێ هەر بەهۆی ئەمەوە جاوەرە تۆ لە مامەڵەشە دایمەن هەستی بچووکی بیتێ بۆیە کۆمەڵێک هەستی کەم توانایی هەیە گەورەکان بۆ نمونە هەرێک کەسێڵ هەر ئیژ نایە بەدەستیا هەر شتێکەکە زەرەرێنێ لە مەکتەب دەرناچێ نازانم لە تەمەنی گەورەیە بەشێک لە پسپۆران ئەڵێن هۆکاری ئەو کەم توانایی گەورەکان هەیەە لە ژیانی خۆیانە چ لە ڕووی هاوسەرگیریەوە بێت چ لە ڕووی ئەکادیمیەوە بێت چ لە ڕووی ئیش و بەدەستێنانی سەروەت و سامانەوە بێ ئەگەڕێتەوە بۆ ئەو هەستی کەم توانایی زۆر لە بچووکیاتی ها دروستە بێ واتە پەروەردەیەکی هەڵە بەڵێ لەوەی کە ئێمە بچووک سەیریەکەین زۆر بەدەگمەن کەسی کوردی خۆمانم بینیوە کە مناڵێکی بچووک ئەبینێ دابەزێتە ئاستی چاوی دائیمەن ئاوا بە هەیکەلوین چۆنی ئاوا قسەی لەگەڵاکەین بەس کە دابەزیتە چاوی و سەری چاوی ئەەکەی ئەو مناڵە ئیتر بەس ڕەفتاری ڕێز ئامێز بە شایستی خۆیە بینێ زۆر باشە جا خاتوشیا و بێگومان ئەمانی کە جەنابەت باست کرد زۆر جوانە بەڵام منداڵ هەڵەش ئەکا دایک و باوک خۆی هیلا کە بێزارە لەم کاتانە لەوانێ بە شێوەیەکی نەگونجاو لەگەڵ مناڵەکەیە مامەڵە بکە هەڵەکانی دووبارە کاتەوە مناڵی ئێستا تۆزێک تونند و تیژی ئەنوێنێ لەم کاتانەدا دروستترین شێوازی مامەڵە چۆنە بۆی کە هەستون کەسایەتی ئەم مناڵە بریندار نەبێت لە کۆتاییە و لە گەورەیە کەسێکی با بڵێن لاوازی لێ دەرچێت لە ڕووی کەسایەتیەوە گرنگترین شت کە دایک و باوک بیزانێ ئەمەیە مناڵ شپرزە درۆزنە
دزی ئەکا شێتە چۆنڵی ژێری خۆی تەڕەکە شت فڕێ ئەیە قسە لە دەمی دەرەچێ هەموو سیفەتانە سیفەتی مناڵە ئەگەر ئێمە بەو جۆرە کەشێتێکمان لێ بینی دڵمان بڵێ مناڵە چونکە کەس نبینی یعنی لە زانکۆ ئەو مناڵە کە ئەچێتە مەرحەلەی زانکۆ ئەم شتانە ناکە مناڵ درۆکە چۆن درۆکە لەبەرەوەی ئەزانێت تۆ چ زەبرێک چاوەڕێتی ئەزانێت چاوت چەند پڕە لە هەڕەشە درۆکەوە سیفەتی مناڵە و ئەمانە هیچی غەڵەت نین لەبەرەوەی مناڵبوونی خۆی نمایش یعنی نیشان ئەیە هەمە جارش خەریکە وردەوردە شتەکان ئەزمونە کات دروستە بەڵێ ئەزمموی ئەکا یعنی مناڵێک لیگرفانی باوکی پارەیەک ئەبا مانەوانی ئمە دز دەرەچێ ئەزمموی ئەکا هەیەجانێکی هەیە ئەوەندە ڕێی لێگیراوە لە هەموو شتێک لە ناو خێزانەکەیە هەستی هەیەجان هەستی ئەوەی کە شتێک بکەم جۆش و خرۆشەکەم بۆ دروست بێ پێویستێ بۆ مناڵ تۆ لە ماڵاڵی ئەمە نابێ ئەوە نابێ ئەمە نابێ لێرەیە پارەیەک دەرێنێ لە گیرفانی باوکی لە هی دایکی لە هی خزمێکیان بە دوای ئەو هەستەوەیە نەک لە بەرەوەی کەمە دزە سیفەتی مناڵە مناڵانەیە مناڵە بێت جیاواز بێ لە ئێمە بێ شێتانە مامەڵەکە کە ئێمەوا بینیمان بەردەوام بە دوای ڕاستکردنەوە نین زۆربەی تاقی دایک و باوکی ئەمڕۆ بۆ ئەڕوا لە 180 تاقەکەیان لەوایە کۆ کردوەوە چۆن ڕاستی کەمەوە حیامان نەبە گەورە بێ وا دەرنەچێ لە مەجلیسە ڕایکۆپێک دامەزرا و ڕێک لە تەنیش خۆمادانیش ئەمە کەی مناڵە بێت ئەو ئەحساساتانە یعنی ئازاد بێ هەست بە سەربەستی بکە هەست بە تاقیکردنەوەی شت بکە مناڵە گێتە ئێرە یەکەم شت سەری ئەو گۆزەیە بەرز دەکاتەوە دایانێ بەرز دەکاتەوە دایانێ چونکە ئەو وەکو لە ڕووی زانستیەوە پیان ئەڵێنە عالمە بچووکەکان عالم چیەکە لە مختبەرە بەردەوام شت تاقیکاتەوە ناترسی لە تاقیکردنەوە ئەبێت 4-5 شت تێکەڵاوکە و گوێی لەوە نیە زەرەر ئەیە چونکە ئەڵە بزانم چی دەرەچێ وەنیە ئەمە سیفەتی عالمە بۆ مناڵی ژوایە و 3-4 جار یا بە عەرزەکەیە جیاوازی دڵنگەکە لەوێ چۆنە لە عەرزەکەیە چۆنە ئەو خەمە ئێمە هەڵ نەگرتووە ئەمە ئەشکێ ئەمە مانای وانیە ئەم مناڵە ئەبێ ڕاست کرێتەوە ئەبێ سەقەتە بەڵکو ئەمە تێڕوانینی ئێمە گۆڕین تێڕوانی ئێمە لێرە بێ بگۆڕێ ئێمە بە چۆنەڵێ وشەیەک هەیە پێڵێن بە تەعەجوبەوە سەیریکەین ڕێگە بێ مناڵەکانمان تووشی سەرسوڕمانماکەن زۆر باشە زۆر کاتیش دەزانی کە مناڵ لە هەموو ئەم جوڵا و مامەڵانەیە ئەگەر بە تەرکیزبی لەگەڵ یا بەهرەیەکی تیاتۆزیتەوە یعنی زۆر جار کۆمەڵە وشەی نەشیاو هەیە خاتوشیا و کە بە مناڵ نەوتێ یعنی مناڵە ئەزممویەکات ئەگەر هەر میوانێکیان بێڵە دایکم وای پێوتم باوکم وای پێوتم بە شتێ تەشبیە کاشتێکی ناشرین یاخود یەک وشە هەیە کە دایم کاڵێ زۆر هاری یعنی ترە مناڵە وەکو شتێک کپ دەکرێ یعنی ئەو توانەوزەی کە تیاتێوێ یاریکە سەرفیکە لەگەڵ ئەما بێ لەگەڵ ئەوە بڕوە ئەمانەی تیا کپ دەکرێ ئەم مناڵە زۆر جار ئەچێت بۆ کۆمەڵە گرفتە دەرونیەکانە ڕوانی ئەبێتە خەمۆچی ئەم مناڵە قسە ناکات ئەم مناڵە دواتری تر دە دکتۆریە بادەی تو خۆت وات لێکرد بۆ پێشتر وات لێکرد ئێمە چۆن بتوانین ئەم مامەڵەی لەگەڵ بکەین وەکو جیهانی مناڵی خۆی بەڵام لە هەندێشتا سنوورداریکی لە هەندێشتا ئێمە لە بەرچای مناڵەکان کۆمەڵە وشە بەکارنێنی چکە مناڵات دەردی توڵی لە خوارێ سێری سەرەوەکە کە سێری توی کرد چی ئەیەیت وەری ئەگرێت دوایی کە خێزانی کە سەردانی کردی وشەکانی وت خەتای مناڵەکە نییە تۆ پێشترە وشێ و ئەزمون کردووە لەگەڵ چۆن بتوانین ئەم بابەتانە سنووردارکەین لەگە مناڵ چۆن بتوانین وا لە مناڵ بکەین هەم مناڵی خۆی بژی و هەمیش بزانێ لەکوێ چی دروستە خۆی مناڵ ئەزانێ لەکوێ چی دروستە یعنی ئەوەی مناڵێکی 3 ساڵێکە مناڵێکی 7 ساڵ نایکە چونکە تاو تێگە یاسا کۆمەڵایەتەکان ئەبینێ زۆر باوەڕیان بە ئێمە گەورەکان هەیە ئێمە کە ئەبینن چی ئەکەین چۆن ئەکەین ئیتر تەواو ئەمە یاسایە بێ شتەکان وابێ ئەیزانێ بەزەو کاتی کە ناتوانە کۆنتترۆلی خۆیکە چەند هۆکارێک هەیە یا ئەوە تا ئەو لە پرۆسەیەکی کەشفایە لە دنیاکە خۆیان خەریکی تاقیکردنەوەی شتێکە کەشفێک ئەکە یاخود ئەوە تا فعلا نازانێت چۆن خۆی بوەستێنێ چەند گەورەمان هەیە مەسەن لە مەجلیسا داهانیشەیە قسە زۆر هەڵەیە ئەو نییە خۆی پێ کۆنتترۆل ناکرێت سوحبەتی نەگونجاوەکە خۆی پێ کۆنتترۆل ناکرێت مناڵیش ئەوەیە کە ئێمە باوەڕمان وابوو لێرەیە بۆی ئەم شتێک کرد یاوە تا کەشفە خەریکی کەشفێکە یاوە تا فعلا نازانێت چی بکە فعلا نازانێت چۆن خۆی کۆنتترۆلکە
بیرمیە لەگەڵ کوڕەکەمە ئێمە چی پێڵین ئەڵین مەسەن کە ئێوە پیاکێشان بکایە شتێ بابە ئەرزە ئەڵین پێشەوەی دەستەکە ئەو شتە بکە پێمان بڵێ جارێکیان من لێم تێکچوو ئەمەم نەوت وتم خۆت کۆنتترۆلکەوتی ئەخر نازانم چۆن خۆم کۆنتترۆلکەم یعنی مناڵ ئەگەر پێی بڵێ چۆن خۆی کۆنتترۆلکە زۆر بەباشی ئەتوانێ مەسەن پێی بڵێ لەبری ئەوەی کە تووڕە ئەبی لەبری ئەوی بە منە بکێشی یا بە تەلەڤزیۆنەکە بکێشی پێشەوەی دەستەکەوا بکە ئاگادارم بکە پێویستیت بە چییە لەو دەقەیە پێش ئەوەی قیژەکە بکەی بەسەر خوشکە بچووکەکەتە لە چ کاتێکا واکەی کە تووڕابی کە شتێکە ئەبا وەرە پێم بڵێ ئەچین لەو دوو پێکەوە ئەقیژێنین بەمە مناڵ ڕێک یارمەتی ئەیەی نابێ ئەمە بکەم ئەی چۆن ئەمە نەکەم ئێمە ئەوەی پێناڵین ئیشی ئێمە وەک دایک و باوک ئەوەیە فێریکەین چۆن یعنی چۆن بتوانی یعنی چی مۆبایل بەدەستەوە مەگرە ئەی چی بکەم جێگرەوەت هەبێ بۆی جێگرەوەت هەبێ وە چۆن نێگری بەدەستەوە بخۆت بۆی باسەکەی بۆ نمونە دوسێ جار لە مەجلیسەکەیە خەریکە بووم مۆبایلەکەم دەربێنم بەس دوای بیرە خۆم خستەوە کە چێژی خۆ کۆنتترۆلکردن لەوەی کە بەردەوام سەیری مۆبایلەکەم زۆر زیاترە لەوە بۆ یارمەتی خۆمەمە خۆم بە شتێکەوە مەشغوڵ کرد خۆم بە تەسبیحەکەەوە مەشغوڵ کرد خۆم بە کتێبەکەەوە مەشغوڵ کرد دەرم نەهێنا مۆبایلەکە چێکی کەم من ئاوا کە نمونی ڕۆژانی خۆمی پیشان ئەم چۆن ئەم شتەنەکە چۆن مرۆڤێکی باش بێ ئەمانە هەمووی وشەی ئەبستراکتە باش بە جوان بە ئاقڵ بە ینی چی ئاقڵ بەیان چی کە دانیشتی کە میوانەکان هاتن دەست بەرە تەوقە بکە سەیری چاویان کە بڵێ بە خێر بێن یەک بەیەک بڕۆ پەلەمەکە ئەمە یعنی ئاقڵ بوون و بەڕێز بوون بەس ئێمە بێ ڕوونی کەینەوە ئەمە بەستمان چییە تا چەند گرنگە لەگەڵ منداڵەکەت بتوانێت پەیوەندیەکی وا دروست بکەیت هەستەکانی خۆی بتوانێت بە ئاسانی لە بەرچای توا دەربڕێت و تا چەند گرنگە گوێی لێ بگیرە جاری وا هەیە لە ناو ماڵەکە مناڵەکە بۆ نمونە لە شتێ بێ تااقەتە ئەقیژێنێ باوکەکە یا دایکەکە دێ بەگژە هاوار مەکە یان دەنگت بەرز مەکەرەوە بەڕاستی دەربڕێنی هەست بۆ منداڵ چەند گرنگە زۆر جار جارێکیان لەگەڵ ئێزەکە دانیشتە بووین وتی وەڵی هیچ یادگارێکم لەگەڵ دایکما بیر نایە بەس لە مەتبەخا بووین بیرم یە دایکم بەس لە مەتبەخا بوو بەس خەریکی چێش لێنام بووە و باوکیشم هەر پاڵیاوەوە بەسەری تەلەڤزیۆنی کردو هەر ئەم یادگاریان بیرم نایە پێکەوە بوو بێتین بیرم نایە ئەحساسیان دەربڕی بێ بۆمان گەورەترین سەرمایی دایک و باوک کە ئەبی کە مناڵت ئەبێ لەو سەرمایە گەورەتر نییە کە لە مناڵەکانە گەورەتر نییە هیچ سەرمایەک نییە لەوان گەورەتر و هیچ سەرمایەک لەوە گەورەتر نییە کە ناخیانت پڕ کرد بێ لە یادگاری باش لە یادگاری خۆش کە دانیشتن کە تەلەفۆنەکەی بۆ هات نووسرا بوو دایکم یەک دنیاشتی خۆشی بیرکەوێتەوە نووسرا بوو باوکم ناڵ ئۆف دیسانە بێ چی بوێ یەک دنیا هەستی خۆشی تیاابێ ئەمە چۆنەکەین یەکێک لەو شتانی کە ئەتوانین ئێمە وەکو خێزان ئیشی لەسەرکەین گۆڕینەوەی ئەم ڕۆڵی دایکی پۆلیس و باوکی پەمەیە لە ئێستاە داینامیکەکەی لە خێزانەکانە دایکەکە ڕۆڵی پۆلیسە گەڕێ باوکە کەش باوکێکی پەمەیە باوکێکی پەمەیی مەبەستم ئەوەیە کە ئەو شتانی کە هەموو دایکەکە خەریکە ڕێخستنیەتی پەرفێکت بێ وابێ باوکەکە نایکە باوکەکە ئیسراحەت پاڵایاتەوە دایکەکەش بەس بە دوای ئەمەوەیە کە لە هەردووکیان پێکەوە لە دەرەوەیەنەوە دایکەکە وەکو پۆلیس ڕائکا بۆ مەتبەخ قاوقیژی مناڵەکان ڕێکەخا بەمەڵە خۆ بگۆڕە بۆ لە شت مەخا باوکەکەش ئیسراحەت پاڵیاوەتەوە کۆنتترۆڵێکی بەدەستەوەسی تەلەڤزیۆنەکە مێش میوانی لێیان بە دیار ڤیددیوەکی تیکتۆکەوە قاقالێ ئەیە لە هەبوونی ئەم داینامیکە مناڵ گەورەترین چۆنەڵی ئەزێتی ئەبێ بەمە زەرێکی گەورەی لێ ئەگا چونکە لەم لاوە دایکێک بەس بە دوایانە ڕائەکە بەس ئەقیژێنە بەس هیلاکە بەس خەریکی ڕێکخستنە لەم لاوە باوکێکیش ئیسراحەت مێشمیوانی نییە دەنگی لە نێو دایک و باوکەکەیان نییە ناهاوسەنگێکی زۆر هەیە لە ڕۆڵەکانە لێرەیە مناڵ چۆن بتوانێت هەستەکانی دەرببڕێ وانێ دایکێکی زۆر هیلاک باوکێکە هەراگەی لەو فەرتەنێنی لەم لاوەیە ئەسڵ مۆزۆنیە لە لای داخۆی سەجاری وا هەیە باوکەکە بۆ مناڵەکە لەگەڵ خۆمە بەمە دەرەوە ئەچێ نێرگلا کێشە لە تەنشت خۆیدایانێ بەڵە کۆنتترۆلکردنی منداڵ لە ناو خێزانە گەر منداڵێک بێ ئەتوانێت
ئێگەر بۆ چەند منداڵێک بێت یعنی زۆر جار ئێمە دیوێکمان باس کرد کە منداڵ ئەم جوڵەیە هەیە ئەم وزەی هەیە مناڵ هەیەی سروشتی خۆی تایەتی جەستەی و دەرونی ئەم وزە و مامەڵەکردنەی هەیە زۆر جار مناڵمان هەیە بێدەنگە خۆی ئێڵێن مناڵەکەمان زۆر فەقیرە زۆر غەڵەتی لەبەرەوەی کە مناڵەکە فەقیر نییە بە شتێک ترساوە بە شتێک وای لێکراوە کە پتکراوە ئێمە چۆن خاتوشیا و ئەو مناڵانە پشتگوێ نەخین یعنی ئەگەر لەناو خێزانە نەماتوانی کۆنتترۆلیکەین لەناو سیستەمی خوێندن نابزانین لەوێ ژوایە چکە چەندین توێژینەوە لەسەرەوە کراوەیەکێ لەوانەیە کە باشترین ڕێگە بۆ بۆی کە مناڵەکەی پێ بدۆزنەوە کاری هوەری بووە یعنی مناڵ وێنە کێشان زمانێکی زۆر باشی دەربڕینە بۆ مناڵ کە چی لە ناخیاتی ئەیکا هەنی و وێنێ ناکە ئەو دارێکە کات درێژە باڵە و باوکمە شتێکی بخڕەکە بچووکە کاڵێ و براکەمە ئێمە چۆن بتوانین لە بێدەنگی مناڵەکانمان نەوەستین یعنی ئیشی لەسەر بکەین ئەم مناڵە چ گرفتێکی هەیە چکە زۆر جار ئەمەمان بینیوە لە تەمەنەکانی تریشا و ڕنگدانەوەی هەبووە ئەمە گرفتە بێ ئەگەر دایک و باوک پشتگوێی خابەز لە بەروی فەقیرە لە خێزانەکە لە خێزانی کوردی هەم مناڵی فەقیر هەم خوازراوە هەم نەویستراوە هەم خوازراوە لە بەروی لە لای خەڵکا سەرێشە بۆ دروستناکە بەڵام کاتێک کە باسی مناڵەکانی تریژە ئەو مناڵی کەم دووە ئەوە هیچ مۆدیلی نیە هەر باز ناکرێ زیاتر باسی ئەوان ناکرد چەند مهمن چەند چین هەموو مناڵێک وەکو چۆن تۆوی مەسەن دارسێوێک دار پرتەقاڵێ دار مۆزێک ئەبینین هەریەکە و تۆوێکیە هەریەکە و تامێکە هەریەکە و لەزەتێکە هەریەکە و بەرهەمێکە ڕەنگێکە بۆیەکە مناڵەکانیشمان بۆ جۆرەن هەریەکەیان بە کۆمەڵێک تواناوە هاتوونەتە ئەم دنیایەوە و هیچیان لە هیچیان باشتر نین هیچیان لە هیچیان جوانتر نین وشەی باش و جوان بۆ مناڵ بەکارنایە هەمویان جوانن هەمویان نەخشێنراون مەصرفێکی باشیان تیاکراوە تا شتە جوانیان لێ دروست بووە وەکوی بەدیێنەر کە بەدی هێناون بۆیە ئەمە زۆر مهمە ئێمە جارە لەزگەی فەقیر لە مناڵەکانمان لێکەینەوە لەزگەی هاریان لێ بکەینەوە و ئەگەر مناڵێک بێگومان مناڵێک کە دایک و باوک لەوەیە زۆر مهمە ئاگادار بێ کە مناڵ هەیە زۆر باری دەروون دایک و باوکەکە هەڵەگرێ زۆر ئیحساسیان پێەکە ئەوەندەی ئیحساسیان پێەکە هەموو شتێکی خۆی ئەخواتەوە هیچ شتێکیش دەرنابڕێت چونکە هەرچیش دەرببڕێ یا فەرتەنەیە یا ئەڵێن تۆ غەڵەتی لەبەر ئەوە بڕیار ئەیە هەر بێدەنگ بێ بۆیە لەم حاڵەتەیە زۆر وەکو جەنابەت فەرمووت زۆر گرنگە ئێمە لەناو ماڵەکەیە ماڵێکی وەک ئوتێل کەس نەوێرە هیچ بڕژێنێ هیچ بکە ئەمە مشکیلەیە لەناو ماڵە بێ شت هەبێ مناڵ خۆی پیا هەڵزنێ تاوەکو تاقی بەکاربێنە بۆی ئەوەنە نەڵی مەچۆرە سەر ئەمە مەچۆرە سەر ئەوە دار و دیوارەکان یعنی هەموو ماڵەکە نابەز لە ژوورەکەی خۆیان لانیکەم بتوانێ لی بنووسێ بتوانێت شت بکە ئازادیەکی هەبێ سربەستێکی هەبێ بۆ دەربڕینی ناخی خۆی ئەمە زۆر زۆر مهمە و زۆر گرنگە ئاگاداری ئەو مناڵانە بین کە زۆر بە ئیحساسن چونکە دایک و باوک ئاگای لە خۆی نییە زۆر ئیستیغلالی ئەو مناڵانەکە خۆی زۆر جار باوکیش لێرە ڕۆڵێکی بەرچاو بینێ ئەین زۆر گرتەی یوتیوب هەیە کە دایانناوە مناڵەکان زۆر هۆگری باوکیان وەکوی تۆ باس کرد دایک حەزەکە دای ماڵەکەی پاک بێت هەموو شتەکان لە شوێنی خۆی بێت لە کۆمەڵە گرتە ڤیدیۆ دایکەکە لە ماڵ نییە باوکەکە لەگە مناڵەکانە لەوە مناڵترە بۆ خۆیان یاریەکان کەشێکیان دروست کردووە لە پڕ دەرگا کاکرێتەوە هەیەشکە لە سوچێکا خۆی شارێتەوە یعنی مەبەستم چییە تۆ توانی لەو چوارچێوەی خێزانەتە خۆشەویستیەک و دڵسۆزیەکیش دروستکەیت کە هەم باوکەکە هەم دایکەکە بە هەماهەنگی بە هاوسەنگی ئەم مناڵە پەروەردەکەنە مناڵە هەز نەکا بۆی کە بە پلان پەروەردەیەکەن شتێکی بووەکەن لەبەروی شتێ بکە مناڵە یعنی تۆ نەچی لەبەروی هەزار ناریەی تێ لەبەروی کە ئەمڕۆ باش بۆ لە ماڵۆشتی نەشکانە چکەیتە فێریەوە بێت نە وەرە کەشەکەی بۆ ئاسایی کەرەوە باش شتێک لایت نەبێ بە پرسیار کە حەزکا بیکات شتەکان بکات بەڵام تۆ لەگەڵ یا بکە بۆی کە نەیشکێنێت ئەمە چەند گرنگەم هەماهەنگی هەبێ بۆی ترە کۆنتترۆڵی بەدەستەوە نەبێت باڵایەتە زۆر ئیسراحەتە شتێکی تۆ دە نمونەیە بڵێن هەمیشە هاوسەنگی هەبێ لەبین دایک و باوکەکەیە وانە شتێکی زۆر ئایدیڵە زۆر کتێبی و نمونەیە هەمیشە لەوە ناچە بتوانین هاوسەنگیەمان دەستکەوێت چونکە دایک و باوک بیرروڕای جیاوازیان ئەبێ بەڵام ئەگەر ئێمە وەک مرۆڤ وەکو دایک و باوک هەردووکمان قسە لەسەر ئەمەکەین ئەم ماڵە نابێ معسکەر بێ ئەم ماڵە ئەبێ کە مناڵ دەرگای کردەوە بڵێ ئۆخەی ئەچمە ماڵەوە یعنی ماڵێک ماڵ کە وەسفی شتێکەکەڵێ ئەڵی ماڵەوە نە مرتاحی بەس ماڵەکانی ئێستا
تا چەند ئەمەمان ڕەخساند ئەمە زۆر مهمە. جا هەنێک جار شیاخان بەداخەوە دایک و باوکە کە بینی خۆیان ناکۆکە لەم نێوەندە مناڵەکانش ئەەکەن بە قوربانی ئەم ناکۆکیە. دروستە بەڵێ و مهمە بتوانین پاڵکەوین لە عەرزەکە یاری بکەین، مهمە بتوانین شێت و شبر بین لەگەڵ مناڵە. یعنی ئەوە یادگاری دروستەکە غیری ئەو قاقایی کە هەمانە، غیری گۆڕینەوەی خەمەکان لەگەڵ یەکترا چییە؟ هەر ئەوەیە. بۆیە زۆر مهمە دروستکردنیەوەی کە بتوانین پێکەوە پێ بکەنین، بتوانین کەمێک لە مۆبایلەکانمان دوور بین، تۆزە زیاتر لە مناڵەکانمان نزیکتر بین و گۆڕینەوەی ئەو ڕۆڵە لە بینی دایکی پۆلیس و باوکی پەمەی زۆر مهمە، دایکەکە کەمە ڕیلاکستر بێ. ئەڵبەتە لەوانەیە هەندێک جار ڕۆڵەکانش پێچەوانە بێتەوە، باوکەکە زۆر پۆلیس بێ، دایکەکە بۆ نمونە پەمەی بێ. ئەمەش هەیە بڵێ ئەوەی کە گرنگە هیچیان خزمەت ناکە، ئەوەی کە گرنگە ئەوەیە کە بزانین ئەم ماڵانە بەقەدە ئێمە ئەم ماڵەمان دروست کردووە و بنیاتمان ناوە و مەسرەفی تیاکەین، ئەمانەوانی ئەمانە ئیشکەری ئێمە چیمان ویستە بۆ جۆرە مامەڵە کە خۆکۆی لەنین ماڵە بەشی ئەم مناڵەشی تیا بە ئیسراحەتیا بێتیا بچێ شوێنێکی هەبێ بۆ سەربەستی خۆی بتوانێ شت بدڕێنێ شت بشکێنێ و ڕێککەوتن دایکەکە کەمێک ڕیلاکس بێ، باوکەکەش تۆزێ مەسئولیات زیاتر هەڵبگرێ، تۆزێ بە دوای ئەو شتە بچووکانەوە بێت، چونکە هەمووی کە لەسەر دایکەکە بێ دوایڵەن ژنی کوڕ عەسەبیە، تەحمولی نییە. بۆچی؟ چونکە تۆ خەریکی یەک دنیا مایکرۆمانیجمنتی شتی بچکۆلە گۆرەوەکە لابە پانتۆڵەکە لەویان بەخات جانتاکە بخەرە ئەوێ، ئەگەر ئەمانە بخرێتە سیستمێکەوە بۆ نمونە کۆبوونەوەیکە خێزانی هەکرێ بکرێ، باوکەکە بەشداری بکە و باز لەوە بکرێ هەفتانە کە لە مەکتەبیەنەوە شت ئەخەنەکۆ ئیترم هەموو دقی پێویست ناکە بێڵێتەوە و کە یەنەوە پلانێکە بێ دایک و باوکەکە پێکەوە چی بکەن، خواردن حازرەکرێیان ئەخەوەنیان هەشتێک ئەکەن، باوکەکەش تۆزێک مەسئولیاتەکە هەڵبگرێ بۆ ئەوی ئەوەندە نەڵێ ئەم ژنە تووڕەیە ئەم مناڵانە تۆ بینن شێتە بن ئەوەنە عەسەبیت لەگەڵیانە، پێویستەکە ئەو هاوسەنگیە لە هەڵگرتنی مەسئولیاتەکەیە. باشە باسی پلانە کرد ئێستا زۆری خێزانەکان بۆ هۆی کاتی ئیشکردنیانەوە هەفتەکان پلانیان هەیە بۆ مناڵەکان و بۆ خۆشیان. هەندێک جار پلانەکە وایە کاردووکیان بەبێ بچنە دەرەوە دانیشن کۆمەڵە گفتوگوی تایبەتیان هەیە، لەوانەیە حەزکەم بچنە شوێنێک بەتایبەت. هەندێک جار هەیەە مناڵەکانی شەبان، یعنی بۆ نمونە چنە ڕێستۆرانتێ یان چنە یەکێ لە مۆڵەکان شوێنی یاریتیایە بۆ مناڵ. ئەم شێوازی پلاندانانە تا چەند گرنگە بۆ مناڵ مافی مناڵ بێ لە ڕووی یاریکردنەوە، لە ڕووی چوونە دەرەوە، لە ڕووی سەردانکردنی ئەو شوێنانەی کە حەزی پێێتی، لە ڕووی ئەوەی کە تۆک و دایک و باوکم مناڵە حەزەکە لە سەرجادێ لە شوێنێکی مۆڵێکی قەرەباڵغ دەستی بگرێ لەگەڵ تا بێ شتێکی حەز لێ بوو بۆی بکڕی. بوونی ئەم پلانانە تا چەند واکە خێزانەکە ئارامتر بێت، سۆز و خۆشەویستیەکە زیاتر باڵ بکێشێت. پلان مهمە، بەس لە پلان مهمتر چی ئەو ئیحساسەیە لەو پلانەیە ئەدرێ بە مناڵەکە. دوو ئەزیز هەبوون وتیان ئێمە ساڵی 3-4 سەفەرەکەین هەر جارێ بۆ وڵاتێک، بەڵام بە یەک فەرتەنەیەینەوە و یەک فەرتەنەمانە لە سەفەرەکەیە کە هەموو بەس دوعاکەیم کەی بێ بڕۆینەوە. سەفەرێکی خۆشە. چ گرنگێکی هەیە ئەو هەموو سەفەرە بکەیت؟ بەڵێ ماڵی واش هەیە لەسەر بەتانیە شڕێ گوڵە بە ڕۆژە خۆن بە چاوە لە کۆتایی هەفتەیە و هیچ کێش ناکەن، بەس پڕە لە قاقا، پڕە لە بوونی خۆش، پڕە لە جەوێکە هەستەکەی عایلەت هەیە. زیاد لە پلان مثلەن چون بۆ ماڵێک هەمووی گێژگەجار لە ماڵ ئینسان گێژە بێ، ئەم هەموو ڕووناکی، ئەم هەموو شەوقا، ئەم هەموو دوکانە، ئەم هەموو ڕکلامە، ئەمووی دایک و باوک و مناڵ هەمووی سەری بەملا بەولایە و هیچ دایکەکە تووڕێ مناڵەکان ڕێکە کاتەوە باوکەکە بێزارە لێیان ئەمانە چین هێناوتن لەگەڵ خۆت بەم جۆرە ئەمە چ جەوێک دروست ئەکا. ئەوەی کە مهمە ئیلا شتێک بکەین نییە، چ ئیحساسێکمان هەیە، چۆن ئەتوانین جەوێکی خۆشمان هەبێ، چوونە پارکێک کە بێ بەرامبەر و دانیشن مناڵەکان تۆ زیاری بە قوڕەکان ڕاکردنێکەکەن، ناوانێت تەنەفوسێکی زۆر زیاتر بێ لە چوون بۆ ناو یاری مۆڵێک کە پڕە لەو هەموو جەنجاڵ و قەرەباڵغە. ئیحساسەکە مهمە، یادگاریەکە مهمە، پێشتر چۆن خۆم ئامادە ئەەکەم لەم چوونە دەرەوەیە ئیحتیمالە تووشی ئەمە بم لە مناڵەکان، بۆیە لەگەڵ ئەماوە ئەەکەم هەوڵێم تووڕە نەبم، پێشتر ناڵم بە برسێتی بڕۆن، برسێتی چونکەیەکە لەو هۆکارانێ مناڵ بە هیچ جۆرە خۆی پێ کۆنترۆڵ ناکرێت.
زۆر باشە ئێمە زۆر جار لەبەرێک مناڵەکان فێری یاسای ژیان بکەین مەکە نانا زۆر بەکارەهێنرێ بۆیە لەم کاتانەدا تا چەند گرنگە هاوسەنگی هەبێت هەندێک جاریش ئەگەر شتێکی کرد ئیتر خۆ زەوی بە ئاسمان نەگەشتەوە بۆ نمونە مناڵ نازانێ ئەمە قەنەفێکە 20 وەرەقەی پێدراوە ئەوە گەمەجێکی بەدەستێگر حەزەکە بەسەریا بنووسێ لەم کاتانەدا تا چەند گرنگە شیاوخان هەندێک جار مناڵ هەندێک کاریش ئەنجام بات لاانێ من وەکو دایکێک وەکو باوکێک بەدڵم بەڵام بە ئەنجامی بە ئەگەر جارێک بەڕاستی وتممەکە بزانێت ئەمە سنوورێک هەیە هەندێک کار ئەبێ بکە هەندێک کار ئەبێنەکە بە قسەکەی جەنابەت ئەمەنە سەربازخانە نەبێ هەر تەنیا نانا و مەکە بێ دروستە یعنی نازانی ئەم مناڵە کە لێرەیە شتێک ئەکا لە خیاڵی خۆیە ئەوە چییە؟ کە لەسەر ئەم قەنەفە زۆر جوانە ئیکا یا لەسەر ئەم دیوارە زۆر تازەیە کە شتێک ئەکا نازانی ئەو لە دنیای خیاڵی خۆیە ئەوە چییە؟ هەندێک جار لای وای جوانتریشیەکە بەڵێ پێی وایە شتێکی زۆر مهمە یان لەوانەیە لی پرسی بڵێ ئەوە چییە کردوتە پێشوی قیژەکە بێ لەوانەیە وەڵامێکی بڵێ ئەوە ئەوەیە ئەوە ویستمە ئەوە بڵێم ویستمە ئەوە بکەم بۆیە کاتێ یەکێک لەو شتانی کە زۆر مهمە دایک و باوک ڕێزی خۆی بگرێ کە ئێمە ڕێزی خۆمانمان لا نەبێ بەردەوامەڵێ مەکە دانیشە نابێ ئەمە احتیرامی خۆت لە چونکە قسەکانی خۆت ئەسوێ بۆیە تۆ احتیرامی خۆت بگریانی مەکەکان ئەوە بە اقتصادی بەکاربێنە کە وتمەکە تەواوەڵێ وەڵامە نابێ بیکەم بۆیە ماڵەکەمان هاوڕێی مناڵ بێ سیارەکەمان هاوڕێی مناڵ بێ ئەوەنە ناڵی مەکە وە زۆر جاریش مناڵ تێ ئەگا کاتێک هۆکاری بۆ هێنیتەوە بەڵام هۆکارەکە گەر معقول بێت بەڵێ هەموو کاتێ تێئگا هەموو کاتێ تێئگا نەک زۆر جار بە تایبەتی کە تۆنی دڵگەکە تۆنێکی ئارامە بەڵام جددیە تێئگا ئەم تۆنە یعنی نەک توندوتیش ئاوا تۆنێکی زعاجە خۆشە لی بێزاری بەس تۆنێکەڵی ئەمە بە هیچ جۆرە نابێت یاسای ماڵی ئێمە وایە لەم تۆنە تێئگا بۆیە تۆنی دڵنگ زۆر شت بە مناڵ ئەیە زۆر باش من وەکو دوایین پرسیاری خۆم ئێستا بینی تۆزی ئەرکەکە تۆزێ زۆرتر بووە لەسەر خێزان بە تایبەتی لەم بارودۆخێسا لە بەرەوەی کە مناڵ پرسیارێکی کەیلا دروست بووە خوێندنگەی لێ کەم کراوەتەوە جا هەندێ منداڵیش یەکەم ساڵێتی کاچێتە خوێندنگەوە بۆ ئەوان زۆر ناخۆشە لەم بارودۆخەیە پێویستە دایک و باوک چۆن ئەوەی کە کردویانە تۆزێ چڕتریکەنەوە بۆی کە ئەو بارودۆخی لایەنی مناڵی دەرونیەکەی بپارێزن ڕاستیان مناڵان زۆر لە ئێمە سەریعتر بە شتانی کە چاوەڕوان نەکراوە ڕایەن ئەوان سەریعتر ڕایەن ئەمە خەمی دایک و باوکە کە مەکتەب نییە مناڵ کێشەی نییە و یاریەکە خۆیە گونجێنێست بۆیە تەنها شتێک کە بکرێ لێرەیە ڕەخساندنی ئەو سەربەستیە کە مناڵ پێویستێتی و دروستکردنی کێشێکی خێزانیە لە خێزانەکەیە ئەوە نەش نەڵێن مناڵ ئێستا لە ماڵەوەی بێزار بووم جارە مەکتەب و باش بوو ئەچوە دەرەوە ئەوە نیە چەند ناخۆشە هەست بکەی لێت بێزارن و خۆخوایانە ماڵەکە جێبێڵێ ئەو ئیحساسە کە بە مناڵە درێ تونند و تیژێکی زۆر گەورەیە مەکتەب دەستی پێ بکردایەتەوە لە کۆڵم ببوونایەتەوە چەند خۆش بوو چەند ئیسراحەت بوو بە هیوای ئەوەی کە بتوانین ژیگەیەکی باش بۆ مناڵەکانمان لە ناو خێزان و ماڵەکەی خۆمانە دروستکەین و ئەو هاوسەنگی خۆشەویستیش وەکو بەڕێزی ڕوونکردنەوە لەسەری زیاتر دایکان و باوکان پەیوەست بن پێوەی چووکە بە هەماجر دووشان نەبێ و مناڵێکی تەندروست نابێت دووبارە سپاس بۆ تۆ خات زۆر